بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. مامۆستایانی ئەزیز و خۆشەویست و سەروەران، السلام عليكم ورحمة الله وبركاته. لناخی دڵەوە سپاس و پێزانین ئاراستەی یەکێتی زانایان لقی سلێمانی و هەروەها مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری و ئێوەی ئامادەبووی بەڕێز و خۆشەویست ئەکەم هیوا خوازم کەوا سەرکەوتوو سەرفراز بن کە بتوانین سوودتان لێ ببینین لە بابەتێک کە ئێمە پێشکەشیەکەین و ئەوەی بۆمان دیاری کراوە. بمبەخشن ئەگەر تۆزێ بە خێرایی قسەکان بکەم کە من خۆم عادەتم ئەوەیە لە سەرخۆ قسە بکەم، بەڵام کاتەکەی کەمە لە 20 خولەکە نازانم شتێکی ئاوایە ئەبێ ئێمە بابەتەکەی خۆمان کۆتایی پێبێنین. ئەزیزان، کتێبێک هەیە بە ناونیشانی مەوت الغەرب، مردنی ڕۆژ ئاوا. ئەم کتێبە لە دانەرەکەی بریتێ لە باترێک جێح، نووسەرێکی گەورەی ئەمریکیە، خاوەنی کۆمەڵێک مەقالەی زۆر بەهێزە لە ڕۆژنامە جیاجیەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. لەم کتێبە کە لە ساڵی 2005 تەرجەمە کراوە و چاپ کراوە لە دارولعوبیەکان، نووسەر لەم کتێبەیە ئاماژە بەواکە کە ڕۆژ ئاوا بەرەو مردنێکی حتمی هەنگاو ئەنێ و ئێستا لە گیانەڵادایە. مردنەکەشی دوو جۆرە، مردنێکیان کە ئەخلاقیە بەهۆی ئیلغاکردن و بەهۆی نەهێشتنی هەموو بەها ئاینیەکان، پەروەردەییەکان، کۆمەڵایەتیەکان، خێزانیەکان، مردنێکی تری دیموگرافی دانیشتوانی کە بەرەو لە نێوچوون ئەچێ لە کاتێکە کە تەمەنی بە ساڵاتچوون و هەروەها پیربوون زۆر زیادی کردووە لە کۆمەڵگەی ئەوروپیا. ئەو پێشنیاری ئەوە کاڵێتە شیفا لەم دەردەکوشندەیە کە ئێمە تووشی بووین بریتە لە هێنانی زۆرێک لە کۆچبەران یاخود گەڕانەوە بۆ بەها شارستانێتەکان کە لە ئاین و ئەخلاق و خێزانە خۆی بینێتەوە. ئەڵێ ئەمەی کە ڕوو ئەدا لە ئەوروپا بەرهەمی دەستی خۆمانە، بما قدمت ئەیدیکم قل هو من عندی ئەنفوسیکم. هیچ هۆکارێکی دەرەکی کاریگەری لە سەرمان بداخەوە. ئەوروپا بۆتە هۆڵێک بۆ دەردی کوشندەی بە ساڵاتچوون و بێتوانایی. حەڤە وڵاتەیە لە ئەوروپا دانیشتوانی بەرەو خوارەوە دێ، ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ. بە پێی داتاکان لە ساڵی 2001 کەوا سەرژمێری کراوە، هەموو ئافرەتێکی ئەوروپی 1.4 منداڵی بەرەکەوێ، لە کاتێکا بۆ ئەوەی لە سفرا بێت واتە نەکەم کانە زیاد پێویستی بە 2.1 هەیە هەموو ئافرەتێکە منداڵی ببێ. بەم شێوەیە ئەوروپا یەک لە سەرسەی خۆی لەدەست ئەیە بە کۆتایی ئەم سەدەیی کە ئێمە تاین. ئەڵمانیا لە 82 ملیۆنەوە بەرەو ئەوە ڕواکە بچێ بە 59 ملیۆن. ڕێژەی بە ساڵاتچوون زۆر زیادە، منداڵان هاتوونەتە سەر یەک لە سەر سێ و هەروەها ڕەنگە کەمترش بێت. ڕێژەی بە ساڵاتچوون زیادی کردو. ئەوروپا ئێستا بە ساڵاتچوان پاشان گەنجەکان پاشان منداڵەکانە وەکو ڕێژەی زیادی لە هەرەمی لەسەرەوە بۆ خوارەوە لە کاتێکە کە پێویستە پێچەوانە بێ. ئەڵێ غیابی ئەخلاق هۆکارە بۆ مردنی دیموگرافی و داکشانی ڕێژەی دانیشتوان لە ئەوروپایە کە ئەویش بەرهەمی داتەپین و دارمانی خێزانە و هەروەها نەمانی ڕەوشتە بەرز و بەها باڵاکانی ئاین کە لە ڕابردووە بریتی بووە لە دیوارێکی ڕێگر لە دارمانی ئەخلاق و ئەم وەسەی کە ئێمە پێگەیشتوین. پاشان باسی پەیوەندە سێکسیەکانەکە لە دەرەوەی خێزان، باسی شدودی جینسی ئەکات، زۆر بە قورسی دابەزێتە سەری بە جۆرێک کاڵێ ئیجهاض و لەباربردن لە ساڵی 1966 لە ئەمریکا 6,000 حاڵەت بوو. 10 ساڵ دوای ئەوە ساڵی 1976 بوو بە 600,000 حاڵەت. بەڵام سەبارەت بە منداڵی ناشەرعی ئەتوانی قسە بکەی بەبێ ئیحراج بوون کە گەشتۆتە 26 ملیۆن منداڵی ناشەرعی کە دایک و باوکیان ڕەنگە دیار نەبێ یا منداڵی ناشەرعین بە هەر شێوازێ بێ. لە کۆتاییە نووسەر ئەڵێکی ئەڵێ ئەم داتایانە داتای کۆمەڵگەیەکی داتەپیوی داڕماوە. ئەوە بەرهەمی یەکەمی ئەو ڕۆشنبیریەکەوە ئەوروپا بەرستەی ئەکا و کاری لەسەر ئەکا کە ئەوێت دین لە کۆمەڵگە دابماڵێ و ڕیشەکێشی بکە. ناکرێ بۆ ئەخلاق کە پارێزراو بێ بەبێ دین. ئەمە قسەی کەسێکە کە ڕاوێژکاری 3 سەرۆکی ئەمریکا بووە، کاترین جێح. 3 سەرۆکی ئەمریکا کە ئەم ڕاوێژکاریان بووە مەقسەکەیەتی. ابن خەلدون ئەزیزەکانم ئەڵێ ئین الدول تەرقا وتەنحەط
بقدر ما تكون الأسر فيها قوية أو ضعيفة. خێزانەکان كان برزبنو دائرمين بأندازي أويكا لكوملغاكانا خێزان يا ولاتان شارستانەکان بەرز و نزمیەکەن بە لاوازی و بەرزی و بەهێزی و نزمی خێزانەکان. عەبدولوهاب المسێری یەکێک لە ڕۆشن فیکرە گەورەکانە ئەڵێ ئەلمانیە تەرکیزی زیاتر لەسەر خێزان بووە هەر لە سەرەتاوە هەتا ئێستا. بزوتنەوەی فێمینیستی و ڕزگاری خوازی ئافرەتان کە کاری زۆر ئەکەن بەڵگەیە لەسەر فەشەلی ئەلمانیەت کە نەیانتوانیوە بەهێزێکی نەرم گۆڕانکاری بکەن و ئێستا هاتوونەتە مەیدان. چونکە ئەزیزەکانم خێزان تاگ ئەپارێزێ. خێزان تاگ ئەپارێزێ و تەنها ڕێگەی لێدانی تاکش بریتە لە هەڵوەشانەوەی خێزان. بۆچی لە ئەخێزان ئەدرێ؟ بەوەی کە ئاستی تەوەقوعات و چاوەڕوانی و خواست و ئارەزوەکانی ئافرەتان بەرز بکرێتەوە، ئیحساسی گۆڕانکاری بەسەرابێندێ لەوەی کە لە ژنێکەوە لە کچێکەوە بگۆڕێ بۆ مێینە ئەگەر مێینەکەشی پێڕەجوا ببینن. واتە وا لە ئینسانەکەن کە لە خولگەی دەوری خۆیان بخولێتەوە. بۆیە ئەبێتە بەشێک لە بازار لەوە دووە هەوەکو هەموو شتێکی تر بە نەزرەیەکی تەسلیعی بە کاڵاکردن بۆی ئەڕواندێ ئینسان ئەکاتە کائینێک بوونەوەرێک کە خودی خۆی ئەپەرستێ و بازارش ئەبێتە خوایەک جگە لە خوای عالەمین و ئەپەرسترێ. پاشان بۆ دەرچوون و دەربازبوون لە خێزانێکی تەقلیدی یاخود ڕجعی کۆنەپەرست وەکو ئەوان ناوی ئەبەن پێویستە مرۆڤایەتی بکرێتەوە بەڕووی خێزانی نوێیە بەوەی کە پیاو لە پیاو مارە بکرێ، ژن لە ژن، مرۆڤێک و ئاژەڵێک و هەروەها پیاوێک لەگەڵ بووکەیەک یاک و بووکە شوشەیەکی دەستکرد کە ئەمەش بە قەهرە بە زۆرە و ئەسەپێندێ لە میانەی بەرنامەکانی پەروەردە ئابووری دەرکردنی یاساکان بە شێوەیەکی گشتی. پاشان ئەوان هەنگاو بۆ ئەوانێن کە خێزان کۆڵێکی قورسە بەسەر شانی کۆمەڵگەوە ئەبێ خۆمانی لێ ڕزگار بکەین و هەروەها زەواج و هاوسەرگیری بریتە لە زیندان، دایکایەتی بریتە لە کۆیلایەتی بۆ ئافرەت. بەداخەوە لە هەندێک لە کۆمەڵگە ئیسلامیەکانە جۆرێک لە داڕمانی دیواری بربەست و بەرگری هەیە بۆ بەرگریکردن لە خێزانەکان. خێزان لە ئێستەیە لە زۆر شوێنە لە تەڕاجوعایە زۆر بەداخەوە ئەینێکی ئەترافی پێکەین لەگەڵ ئەوەیە کە ئاماژەی پێکەین حیسنێکی مەنیعە قەڵایەکی بەهێزە هەتا ئێستش بەتایبەت لە جیهانی ئیسلامیە. خێزان لە پاشەکشایە لە بەرژەوەندی تەلەڤیزیۆن، لە بەرژەوەندی تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە بەرژەوەندی شۆڕشی ژمارەیی کە ئەمڕۆ لە جیهاندا لە برەودایە. کاریگەری خێزان طبعاً لە تەڕاجوعایە ئینکاری ناکرێ کە معاناتێکی زۆری هەیە ئێستا لە ڕێژەی تەلاق، جۆرەکانی توندوتیژی و هەروەها ئەو چەمکە مەغلوط و هەڵەیە کە بۆ قیوامە پێناساکرێ. کتێبێکی تر هەیە کە ئوتڕۆحەی دکتۆرای ئەمێ ئاماژەی پێ بکەم ئەزیزان بۆی کە هەمووان بزانین چییە گوزەرێ. بە ناونیشتانی المەواثیق الدەولیە وأثرها في هدم الأسرة. هی دکتۆرەیەکی بەڕێزە کە پێشکەشی کردووە وەکو بەشێک لە ئوتڕۆحەی دکتۆرا بۆ نەیلی شادەی دکتۆرا لە زانکۆی تەڕابلوس لە لوبنان. ئەم ئافرەتە دکتۆرە کامیلیا خۆی لەگەڵ نەتەوەیەگرتوەکانە ئیشی کردووە، هاتووە دەستی کردووە بە لێکۆڵینەوە سەبارەت بە هەموو ئەو پەیماننامە و بەڵگەنامە و بنود و یاسانی کە لە نەتەوەیەگرتووەکان لە چوارچێوەی سیستمێکی یاسای نێودەوڵەتیە دەرچۆکاری لەسەرکرێ. ئەوەی کە کەشفی کردووە ئەوەیە کە هەموو ئەم بەڵگەنامانەی ئومەی متحیدە نەتەوەیەگرتوەکان لە کۆتاییە سەرێکیەشێ بۆ دڕاندنی و خێزان و لە بینبردن و هەڵوەشانەوەی. ئەم هەڕەشەیەش تەنها پەیوەست نییە یاخود تایبەت نییە تەنها بە کۆمەڵگەی ئیسلامیەوە، بەڵکو هەڕەشەیە بۆ هەموو کۆمەڵگەی بەشەری بە شێوەیەکی گشتی. ئەمە دکتۆر عەبدولوهاب المسێری لە کتێبێکە باسی ئەماکە ڕیحلەتی ئەلفیکریە تەکیل لەسەر ئەم حاڵەتە زۆرەکە لەو کتێبە زۆر بە جوانی ئەدوێ کە من داوام وایە هەموو مامۆستای ئەم کتێبەی هەبێت المەواثیق الدەولیە وأثرها في هدم الأسرة. ئەمەش طبعاً دکتۆرەکە باسی مەواثیقی دەولیمان بۆکە
ئەڵێ لەسەر دوو ئاراستە کاریگەری هەیە بۆ لێدان لە خێزان. یەکەمیان پشکردنە زەواج لەلایەن خێزانەکانەوە، لەلایەن گەنجانەوە. گەنجان پشکەنە خێزان بەوەی کە زەواج نەکەن، بەوەی کە قورسیکەن لەسەریان و توندیکەن لەسەریان، بە تایبەت زەواجی شەرعی موبەکیر کە نەیەڵن خەڵک زوو بە زوو ڕووبکاتە ژنهێنان، پاشان هاندانی خەڵکی بۆ ممارەساتی جنسی سێکسی لە دەرەوەی خێزان، ئەوش لە میانەی بەرزکردنەوەی تەمەنی منداڵ هەتا 18 ساڵ، پاشان بەرزکردنەوەی ئاستی تەمەنی ئینسان بۆ ژنهێنان، پاشان ڕێگرتن لە بەتاوان ناساندن و سزادانی زینا، داوێن پیسی، هەر ممارەساتێکی سێکسی شاز لە دەرەوەی خێزان، پاشان حەقی نەسەب ئایا بە هەر منداڵێک کە ناشەرعیش بێ، پاشان ئەم بەرنامانە تەعمیمەکرێت، گشتگیرەکرێت لایەن ئومەی متحیدەوە بۆ هەموو تەمەنەکان لە وڵاتاندا بە جۆرێکە لە میانەی پەروەردە و فێرکردنەوە ڕاهێنانەکرێ بە منداڵەکان لە هەموو تەمەنەکاندا بە تایبەت لە عەزلی طبی چۆنێتی خۆپاراستن لە حامیلەبوونی ئافرەتان و نەوەخستنەوە. خاڵێکی تر ئەچەن ئەو مڕاهقانەی کەوا حامیلەن بە شێوازێکی ناشەرعی ئەیان هێنن لە مەرکەزە تەعلیمیەکانە دایان ئەنێن بۆی خەڵکی چاویان لێ بکەن بە یاسا بڵێن ئێوە پارێزراون ئازادن کەوا چیەکەن، پاشان داواکردن بە ئیلغای ئەو قانونانەی کەوا تەجریمی شذوذ دەکا، یعنی لە وڵاتێکا یاسایەک دەرچووە بۆ نمونە کە ئەڵێ شذوذی جنسی حرامە بڤەیە کارەساتە نابێت توخنی بکەون، ئەم یاسایانە لەژێر فشاری پەروەردەیی دەعمی اقتصادی و هەروەها حیسار هەڕەشاکرێت لە وڵاتان بۆ ئەوەی کەوا ئەو یاسایانە هەڵوەشێنەوە. پێگەی دووهەم یاخود ڕێبازی دووهەم کە کاری لێکەن بریتە لە هەڵوەشانەوەی خێزان بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی چیەوە بەهێزکردنی ئافرەتەوە وای لێ بکەی کە مستەغنی و بێنیاز بێ لە کێ لە پیاو، بێنیاز بێ لە پیاو، کە لە ئەسڵا من سەری ئەم بابەتە بابەتێکی ئابووریە بە پلەی یەکەم لەگەڵ شۆڕشی پیشەسازی لە ئەوروپاوە دەستی پێکردووە. ئەیانەوێ ڕۆڵی ئافرەت بگۆڕن، فیتڕەی پیا و ژن بگۆڕن، کارێ بکەن بیبەن بەرە و سربەخۆیەکی ئابووری بۆی بێنیاز بێ لە هەموو کەسێک. ئەیانەوێ منداڵ وا لێ بکەن تەمەڕوت کا و هەڵگەڕێتەوە بەسەر دایک و باوکیا و بەسەر خێزانیا بۆی خێزان لەبەر یەک هەڵوەشێنن، کە هەروەها خێزان ئەدڕێن و هەڵێوەشێنن ناوەوە. ئەم باحیثەیە کۆمەڵێش میزەلە یاخود غیطاء پێشکەشەکە نەتەوە یەکگرتووەکان و وڵاتان چۆن ئیشی لەسەرەکەن. یەکەمیان میزەلە یاخود غیطائی ئومەمی متحیدە وەکو حقوقی ئینسانە، مافی مرۆڤ پارێزراوە، ئازادیەکان پارێزراوە، ئازادی سێکسی، ئازادی ڕادەربڕین، هەر ئازادیەکە خۆیان بیانەوێت جێگەی بکەنەوە. پاشان بە ناوی وەستانەوە و بەرەنگاربوونەوەی دووتیژی دش بە ژنان کۆمەڵە یاسایان دەرکردووە، ئەیانەوێ ئافرەت ئازاد بێ خۆی چیەکە و چۆن هەنگاو ئەنێ هیچ کەسێک ناتوانێت پێی بڵێ بڤەیە. پاشان لەژێر ناونیشانی تەندروستی و پاراستن لە ئایدس بۆ ئەمەش کە کۆمەڵێک یاسایان دەرکردووە، پاشان لەژێر ناونیشان و غیطائی دانیشتوان و هەروەها گەشەی شارستانی، دانیشتوان و گەشەی شارستانی کە ئەنێ مرۆڤایەتی بەرەو پێشەوە بەرن. هۆکارەکانی بە ئامانجگرتنی خێزان ئەزیزانم، من لە میان خوێندنەوەم بۆ ئەو کتێبانەوە بە دوواداچوونم بۆ ماوەیەکە کۆمەڵێک شتم بۆ دەرکەوتووە کە دیراسەی جێندەرشم کردووە دوای ئەوەی لەم چەند مانگەی ڕابردووە کە قسەی زۆر لەسەرکرا، ڕێژەیەکی باش لە کتێبەکانم خوێندووەتەوە گەشتومەتە ئەم دەرەنجامە. یەکەمیان ڕۆژئاوا لە پاشەکشێکی دیموگرافی دانیشتوانایە. ڕۆژئاوا ئەمرێت بۆیە نایانەوێ بۆ ئێمە کە بژین و سەرچاوەی ژیان و زیادبوونی ڕێژەی دانیشتوانش بریتیە لە خێزان پێویستە لە خێزان بدرێت. ساڵی 1989 نەتەوە یەکگرتووەکان راپۆرتێکی دەرکرد گەیشتە ئەو دەرەنجامە لە میانەی لیژنەیەکەوە کاڵێ ئەوروپا تەذوب و کەلجەلیت، ئەوروپا وەکو سەهۆڵ ئەتوێتەوە لە ناو ئەچێت. داتاکان پێمان ئەڵێ لە 1000 ساڵی ترا ئەوروپا ئەبێتە سەحرا، ئەوروپا ئینسانی تیا نامێنێ لە وەستێکی زۆر ترسناکان. خۆیان ئەڵێن ئەوروپا باشترین نمونەیە بۆی چاوی لێ نەکرێت، باشترین نمونەیە بیێنیتەوە بۆ ئەوەی کە تەبعیەتمان نەبێ بۆی و چاوی لێ نەکەین و جێبەجێ نەکەن بیر و بیرۆکەکانیان. خاڵی دووهەم
خێزان بریتیە لە قەڵایەکی بەهێز کە بەتوانایە لەسەر پەروەردەکردنی نەوەکان بەڵێ قوربان ئەمیش لە میانەی یەکسانکردنی ژن و پیاوە کە هەردووکیان وەک یەکگوان لە خێزانە هەر پاپۆڕێکش دوو کەشتێوانی هەبێ نوقمە بێ ئۆتۆماتیکیەن سیارەیە دوو شۆفێری هەبێ نوقمە بێ ئەیانوێ قیوامە لەناو خێزانە نەیەڵن پاشان ئەیانەوێ کە گەنجەکان پشکەنە زەواج فیترەتی ئینسانش بگۆڕن هەموو ئەمانش لە میانەی ئیعلام بەرنامەکانی پەروەردە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەندێک لە پیاوانی دینی مەسیحی لە ئەوروپا کە بەداخەوە ئێستا مارەبڕینی پیا و ژن و پیا و ئاژەڵ و ئەو جۆرەشتانە لە کەنیسەکانە جێبەجێیەکرێ ئەمەش تەوژمێکی ئەولەمەیە کە هاتووە هەندێک بەهێزێکی نەرم ناوی ئەبا ئەولەمەش کە هاتووە مشتێک لەگەڵ خۆی و هەموو نەخۆشیەکان بۆ لە ئێمە نەقلەکە لە لۆکسمبۆرگ سەرۆکوەزیران هاوڕێیەکەی خۆی ماراکە سەرۆکوەزیرانی سربیا کە ئافرەتێکە هاوڕێەکەی خۆی ماراکە ڕئیس وەزەرای نیوزیلەندا کەسێکدا ئەنێ کە هاوڕەگەستخوازە ئەیکا بە جێگری خۆی سەرکردەکانی حیلفی ناتۆ پیاوان بەجیا وێ ناگرن ژنەکانشیان بەجیا وێ ناگرن لە نێو ژنەکانە پیاوێکی تایە کە ژنی پیاوێکی ترە لە نێو پیاوەکانە بێشەرمانە لە زڵمنی ژنەکانە وەستا و شانازی پێوەکەن پێشتر ئەگەر بیویسترایە لە کەسێک بدرێت بۆ ئەوەی کە لە سومعی بدرێ ئەیانۆمە هاوڕەگەستخوازە ئێستا ڕێک پێچەوانە بۆتەوە هۆکارێکی تر ئەوەیە کە دەستێکی کارکردنی ئاسانیان دەست بکەوێ بەڕێزەکانم کارێکەکەن کە ئینسان لە دەوری خۆی بخولێتەوە مرۆڤ پێویستی بە خێزان نەبێ ببێ بە عەبدی ذاتی خۆی بپەرستێ بەمەش ئەبێتە ئینسانێکی ئیستهلاکی کە بوو بە ئیستهلاکی پێویستەکەوە وەکو کۆیلە بەنانسکە کار بکا و بژی راپۆرتێکی کیسنجەر هەیە باز لە مەوادی خامەکە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەڵێ ئەبێ ڕێژەی دانیشتوان داکشێندێ بۆی مادی خام زۆر بەکارنێن بۆ ئێمە بێ ئەمە کیسنجەر بە ئاشکرا باسیەکە ڕۆحی مواجهە لە خێزانەوە دروستەکرێ 132 ساڵ جەزائی داگیرکراو بوو چوارنەوە لەژێر ئیحتیلالە لە دایک بوون لە ساڵی 1962 سربەخۆی وەرگرت دوایی کە دیراسەیەکیان کرد بۆ دوای چوار جیلی پرژێر داگیرکاری و نەبوونی پەروەردەیەک لە مەناهیجی تعلیم و ڕسمیەتی حکومیەوە بۆچی ئەم شۆڕشیان کرد گەنجان کاتێک کە سەریان کرد ئەوەی شۆڕشەکەی کردووە یەکەم دایک دووهەم قوتابخانە شەرعیەکان دووهەم قوتابخان دایک پەروەردەیەکە لەسەر ڕوبەڕووبوونەوە قوتابخانە شەرعیەکانش فێریانە کرد من قوتیلە دوونە مالیه دوونە ئەرضیه فهو شەهید و هەمان شێوە شۆڕشی فەلەستینی خێزان قەیدە کۆتوبەندە بەرامبەر بە ئارەزوبازی و بەدەستخستنی ئارەزوەکانی ئینسانەکان ئەبێ ئینسان ببێتە مستەهلیک لێرەوە قازانجی کۆمپانیەکان زیادەکە بۆیە پێشتر ملیارها دۆلاریان سەرفە کرد وەکو جەنگ بەڵام ئێستا ڕێژەیەکی لەوە کەمتر پارەی باشی بۆ سەرفەکرێ بە هەندێک بنەماڵە هەندێک زانکۆ و هەندێک خەڵکان لە وەزاراتە لە ناو حکوومەتەکانە پارەی زۆریان ئەدەنێ پاشان حکوومەتەکان سەرزەنشتەکەن و سزایان ئەدەن ئەگەر بێت و داواکاریەکانیان جێبەجێ نەکەن یەک دەقەیتر شتەکان جێبەجێکەم حەلەکە لە دەوڵەتایە و هەروەها لە وەزارەتی تەربیە و ئۆقاف و دادگەریایە ئەوەی کە لە سەرمانە عەزیزەکانم نابێ ئێمە بوەستین کە خێزان بە تەنها خۆی هەستێ بە ئەنجامدانی ئەو جەنگە ڕوبەڕووی ئەو هەجمەیە ببێتەوە پاشان ئێمە پێویستیمان بەوە هەیە کە موئەسسەساتمان هەبێ داتای زۆر باشمان باتێ سەبارەت بە خێزان حاڵەتەکانی زەواج تەلاق و هەروەها توندوتیژی دژی ئافرەتان قەیرەیی کە ئەمە هەمووی کێشەیە پێویستە ئێمە چارەسەریکەین بۆی دیواری خێزان بەهێزکەین پاشان پێویستەکەوە لە ناوەندەکانی لێکۆڵینەوەکان پێشکەش بکرێ سەبارەت بە چۆنێتی بەهێزکردنی خێزان و هەڵسەنگاندن بۆ ئێستای هێزی خێزان لە کۆمەڵگاکەمانە والسلام عليكم ورحمة الله. بابەتەکەی من باسی پێگەی خێزانە لە ئیسلامدا هەرچەنەوەکو بیدادی شارەتم پێدا من پێدەچێ قوتابی زۆرێک لە مامۆستا بەڕێزانم کە لێرە حزوریان هەیەوە خۆشم بە قوتابی هەر یەکێک لە ئێوەی ئازیز و خۆشەویست دەزانم تەنها چۆنەڵی وەکو بیرخستنەوەیەک یا وەکو بەرچاوڕوونیەک بابەتەکە خەمەڕوو ئێوە هەمووتان مامۆستا و سەروەری ئێمن بابزانین ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند گرنگی بە خێزان داوە و بزانین پەیامە قورئانیەکان چین و چۆن قورئان باز لە گرنگی خێزان مەهامی خێزان بەهای خێزان
گەوهەر و جەوهەری خێزان ئەو کۆڵەکە گرنگەی لە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی ڕستنی کوردی کۆمەڵگەی ئێمەی ئاین پەروەردا گرنگی هەیە. من هەموو جارێک بەخیلی بەزانانی ئانی دەبم کە بەڕاستی چۆنەڵی پشکی شێریان بەردەکەوێت لە پەروەردەکردنی تاک بە تاکی کۆمەڵگا. ئەم بابەتە هەستیارەی کە ئەمڕۆ ئێمە پانێڵمان لەسەر چۆنەڵی بەستووە بەڕاستی من شایەتیتان بۆ دەدەم کە ئەلحەمدولیلا ڕۆڵ و کاریگەریەکی زۆر ئیجابیتان هەبووە. ئومێد دەکەم زیاتر و زیاتر گرنگی بە ئەو بوارە بدەن تاوەکو تاکەکانی خێزان و کۆمەڵگا وشیار بن سەبارەت بەو تەوژمە ترسناکەی کە ئەیانەوێ بیهێنە کۆمەڵگەی ئێمەوە لە ڕۆژ ئاوەوە بۆ ئێمەی ئاین پەروەر. قورئانی پیرۆز 146 جار باسی ئەهمیەتی خێزان و گەورەی خێزان دەکات. ئەمە جەخت لەوە دەکاتەوە کەواتە خێزان پارێزراوە. فرمودەی سەرۆرمان عەلەیهی سەڵات وسەلام معلومی جەنابتانە لە چەندین فرمودەی شیریندا باس لە پێگەی خێزان، پارێزگاری لە خێزان، ڕۆڵی یافرەت، پارێزگاری لە مەکانەتی یافرەت، قەوامەبوونی پیاو، پارێزگاری شکۆی مناڵ، حقوق و مەسکەن و هەتا دوایی و ئەسباب و هۆکارەکان سەبارەت بە خێزان و پاراستنی شکۆی خێزان، سود و قازاندی خێزان، حکمت و قازاندی خێزان کە بەڕاستی ئەو حکمەتەی کە ئێمە بمانەوەی خێزانی پێ بپارێزین کە وەکو هەردوو دکتۆری بەڕێزی شاریان پێدا کاڵبوونەوەی زەواجە بە تایبەتی زەواجی شەرعی ئێمە دەبێت جەخت بکەینەوە هاندەرێکی زۆر باش بین جەخت بکەینەوە لەوەی کە گەنجەکانمان ئەو چۆنەڵی بابەتەی کە لێیان بۆتە دێوەزمە هەنگاوی هاوسەرگیریە لەیان خۆشەویستکەین و ئاشتیان بکەین لەسەرەوە بابەتە. ئیسلام بەرنامەیەکی گشتگیرە. گشتگۆشەکانی حیات و ژیانی ئینسان دەگرێتەوە ئەویش کە هەڵێنجراوی قورئان و سونەتە. ئیسلام یاسای ژیان و مرۆڤایەتیە. بۆیە بۆ هەموو خەڵکی سەرزەوی و گشت ڕێکخراوەکانی مەدەنی و هەموو ئەوانی ئیدعای مافی ئینسانیەت و مافی مرۆڤ و بە هەر ناونیشانێکەوە ئیدعا دەکەن ناتوانن وەکو ئاەتێکی قورئان وەکو حروفێکی قورئان حەقی تەواوەتی بن بە خودی مرۆڤایەتی و خودی ژن کەوان بابەتەکە لەسەر ژنە زەق دەکەنەوە و باسی ئازادی ڕەها دەکەن. شتێکی سەیر لە ساڵی پاردا ئێمە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان ڕۆژی 8 مارس بوو کە باسی مافی ئافرەت و ڕۆژی ژن و ڕۆژی ئافرەتان بوو. هەر ئەو کەسانەی کە قسەی بری قوباقیان دەکرد لە هۆڵی پەرلەمان هەڵ ئەستان بە چۆنەڵی بەژن و باڵای ئافرەت و ڕۆژی ژنیان هەڵەدا هەر ڕۆژی دوایی لەبەرەوە ئێمە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن ڕەخنەمان لە ئەدا و هەندێک چۆنەڵی سلوکی دەسەڵات و هەندێک بابەتی تر هەبوو کە زوڵم مستەم دەکا بەرامبەر بە چۆنەڵی ئەو قەیرانەیەک لە دوایەکانە و چەوساندنەوەی خودی ئافرەت کەوان ئەمڕۆ ڕۆژی پێش و زەقیان کردبەوە بەرگەیان نەگرت بەداخەوە هەر ئەوانە لە هۆڵی پەرلەمانە کەوتنە شەقۆشاندن بەرامبەر بەو ئافرەتە هەزناسکانی کە نوێنەری گەلب و نوێنەرایەتی ئێوەیان دەکرد و زمان حاڵی ئێوە بوون و لەسەر مافەکانی تاک بە تاکی خەڵق قسەیان دەکرد. بۆیە ئێمە ئەوە دەڵێن ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە جەختی کردوتەوە و حەدیث و فەرمودەکانیش بوونە تا چاوساغی خێزان. ئێمە بەستەنها ژیانمان گرێ بدەین بە ئاەتە قورئانیەکانەوە بە فەرمودە شیرینەکانی سەرۆرمانەوە عەلەیهی سەڵات وسەلام ژیانمان ئارام ئاسوودە دەبێ خێزانەکانمان دەبنە خێزانێکی سەرکەوتوو خێزانێکی تۆکمە خێزانێکی پارێزراو خێزانێک کە هیچ دەستێکی بێگانە ناتوانێ بیان نەخشێنێ بۆ دەستێکی ژەهراویان پێ بگات. وەکو وتمان 1444 ساڵە کە خوای پەروەردگار حقوقی بۆ ئافرەت بۆ خودی ژن بۆ مەکانەتی ژن بۆ پێگەیشتنی ژن بۆ تێگەیشتنی ژن گێڕاوەتەوە. ئەگەر ئێمە سەیری مەیدانەکانی سەردەمی پێغەمبەری ئەکرەم بکەین عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو مەیدانەکانە ئافرەتان شان بەشانی برا سەحابیەکان ئەسپی خۆیان تاوداوە لە مەیدانی داوەدا لە مەیدانی بەیعەتدا لە مەیدانی هیجرەتدا لە مەیدانی جیهاددا لە مەیدانی عیلمدا و چەندین جار لە ڕاوێژیان پێکراوە و بوونە سەبەبی سەرکەوتن و نەسڕەتی جەنگەکان لە سەردەمی پێغەمبەری ئەکرەمدا عەلەیهی سەڵات وەسەلام. شانازی بە ئافرەتانی دەوری پێغەمبەری سەرۆرمانەوەکەین عەلەیهی سەڵات وەسەلام کە
ئافرەتێک وەزیرێک بوو وەزیرێکی دارایی تۆکمەی دامەزراوی خاوەن معلومات کە دارایی خۆی بەخشی بە پێغەمبەری ئەکڕە و یەکەم کەسیش بوو کە باوەڕی پێنە دایکمان خەدیجە بوو ئەو عالیمە گەورەیەی دایکمان عائیشە کە چەند هەزار سەحابەی پەروەردەکرمەش خۆی لە خۆیدا ئەوە دەردەخا کە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە پشتیوانێکی گەورە بۆ ئافرەتان بۆ خودی ژن بۆیە ئێمە هەمیشە دڵخۆشین پشت ئەستورین چۆنەڵەی زۆر بەو پەڕی تەحەداوە شانازی دەکەین کە ئاینی پیرۆزی ئیسلام 1400 ئەوەندە ساڵە دیفاعێکی کولی و گەورە لە تاک بە تاکی خێزان بە تایبەت لە خودی ژن دەکات ئێمە کاتێکە لەگەڵ لە وەرکشۆپەکاندا لەگەڵ ئافرەتان و ڕێکخراوەکانی تر بە ناوی فیمینیستیەوە پانێڵمانە بۆ تێگیراوین هەندێک بابەتیان بەرتەسک دەکردەوە لە بابەتی بۆ نمونە دا ئابووری سەربەخۆ بابەتی میرات بابەتی هەندێک لەم حاڵەتانە ئێمە بە فەزلی خواوە ئیسلام ئەوەندە گشتگیرە هەر ئینسانێک کە ڕوو بکاتە ئیسلام ئەوەندە خاوەن معلومات دەبێ هیچ ینی چۆنەڵی کلێنێکی بۆ دروست نابێ بۆیە بەو پەڕی معلوماتەوە سپاس بخوای گەورە لە ڕۆژەکانی کە ئەوان هەر جارە و یادێکیان بەناو نیشانێکەوە یادیان دەکردەوە ئێمە ئەسپی خۆمانتەدا ڕۆڵمان دەبینی کاتێک ڕخیان دەگرت بۆ ئیسلام هاتووە زوڵم لە ئافرەت دەکا و دوو بەش پیاو دەی با و بەشێک ئافرەت دەیبە دەی ئێمە دەهاتین میراتمان وردەکردەوە وەرە بزانە ئێو چواردە بەشەی تر چی لێ دێ کە حقوقی ئافرەتی تێدا پارێزراوە بۆیە سپاس بۆ خۆی ڕەب العالەمین ئێمە شانازی بۆ ئاینە بێ هەڵە و پەڵەوە دەکەین بەو ئاینەش کۆمەندیەوە دەکەین کە بە هەمیشەیی ئێمە ئینشاءالله لە سەرکەوتون و سەربەڵندیدان هیچ دەستێکی بێگان و ڕۆژ ئاوا ناتوانێ بە ئیزنی خوا خێزانەکانمان بەرەو هەڵۆشان و داڕوخان بەرێ کۆمەڵگای باش و بێگومان کۆمەلگای پتە و باش لە خێزانی باشەوە دروست دەبێ خێزانی باشیش لە دوو کەسی چاک و باشەوە دروست دەبێ کە ئەمەش ئەساسیات و پرد و بناغی پتەوی خێزانە کە ئەرکی سەرشانی هەر باوکێکە کە هەوڵی جددی بۆ پێکەوەنانی ژیانی هاوسەری بۆ کوڕ و کچەکانی بدات تاوەکو ئەو فکرە گڵاوەی لە ئەو ڕۆژ ئاواوە هاتووە کە ئەیانەوێ بەهای هاوسەرگیری کە ئاینی پیرۆزی ئیسلام جەختی لێوە دەکاتەوە و بە پیرۆستترین شت ناوی دەبات و پێغەمبەری سەرۆرمە عەلەیهی سڵام هانی لاوەکانمان دەدات و دەفەرمێ با گەنجەکانمان لە تافی لاویدا هاوسەرگیری بکەن ئەوە گرنگترینە بۆیە ئەجرا سەوابە گەورەترین سەرکەوتنە و گەورەترین دەستکەوتە و گەورەترین خزمەتە باوکان بە ڕۆڵەکانیان بکەن و دایکانیش بە هەمان شێوە هاوکار بن ئەگەر تاکی خێزان پاک و چاک بوو پەروەردەکراو بوو کاتێ دەسەڵات و سوڵتەی درایە دەست بێگومان دزی ناکە خیانەت ناکە گەندەڵی ناکە ئەگەر کاتێک مناڵێک لە هەر خێزان و ژینگەیەکدا بە هەوێنی ئیسلامەتی و قورئان دۆستی و سنت دۆستی پەروەردە بوو هیچ کاتێک خیانەت لە وڵاتی ناکە خیانەت لە گەلی ناکە خیانەت لە ملەتی ناکە ئەمە گرنگترینیانە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووەکان هەموو بەردەوام ئیسلام جەخت لەوە دەکاتەوە خۆپاراستن لە حرام لە ڕزقی حرام لە ڕۆزی حرام و ئافرەتە ناودارەکان چۆن هانی هاوسەرەکانیان داوە خۆپارێزی لە حرام و قسەشمان هەیە لەسەر ئیمامی ئەبوو حەنیفە و هەتا دوای معلومی جەنابتانە چەند بەڵگەی جوانمان هەیە کەواتە ئەو کەسانەی کە ئێستا دەستڕۆیشتون خاوەندە سەڵاتن حکمڕانی وڵات دەکەن ئەگەر بە شێوەیەکی ئاوا پەروەردە ببوونایە هەرگیز زوڵم و ستەمیان لە بەڕاستی گەل و میلەتی خۆیان نەدەکرد قورئانی پیرۆز کە سەرچاوەی ژیانی ئێمەیە ئێمە ئەگەر سەیرێکی سوورەتی نور بکەین معلومی جەنابتانە مامەستانی بەڕێز و خۆشەویست و سەربەڵند کە سەرمانەک و کەشکەشانی ئاسمان پێتانەوە بەرزە دڵخۆشین پێتان ئێوە هەر یەکێکتان ئومەتێکن دڵمان خۆشەکە الحەمدوللا لە مینبەرەکانەوە دەنگی دلێری ئێوە ئەبیستین بۆ گەیاندنی ئەو حەق و ڕاستیانە و بۆ ڕەوانەوەی ئەو تەمومژانە سوورەتی نور سوورەتێکی کۆمەڵایەتیە بەس ئەوەندە خێزانەکان ژیانی خۆیان ئەو سوورەتە لە ژیانی خۆیانە بەرجەستە بکەن خێزان تۆکمە ئەبێ لە سەرەتایەوە دەکانە هەر گەنجێک بچوایە پرۆسەی هاوسەرگیریەوە 3 ڕۆژ خولمان بۆ دەکردەوە ئێستاش بەرهەمی ئەو 3 ڕۆژە و بەرەکەتی ئەو 3 ڕۆژە لە ژیانی خێزانداریان کە هیچ کەسێک لەوان بەختەوەرتر نییە لە لووتکەدان لە بەختەوەریدان بۆیە مەفروزە ئێمەش وەکو وڵاتی مالیزیا ئێستا فەحس دەکرێ ئەگەر فەحسەکە و نەتیجەی فەحسەکەی پێ نەبێ مارەکردن لە محکەمە ڕادەگیرێ لە وڵاتی مالیزیا چەند ساڵێک معهدێکی پێگەاندن و پەروەردە بۆ ئەو گەنجانەی کە دەچوونە قۆناغی هاوسەرگیریەوە کردەوە بۆ پەروەردەکردن و بەرچاڕوونیان لە قۆناغی هاوسەرگیری ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە 170 بوو بە 115 ئێمەش دەتوانین ئێوەی زانایانی ئاینی ئەتوانن مادەم الحەمدوللا زانایانی ئاینی کە لێرە یەکێتی زانایان
ئەو ڕۆڵە گەورەی بینی و ئەتوانە ڕۆلی ئەواژ ببینی ئەتوانێت خولی درێژخان کاتەوە ئەتوانێت خولی سێمانگی بکاتەوە ئەتوانێت خولی یەک ساڵی بکاتەوە بۆ ئەو گەنجانی کە دەستنە پرۆسی هاوسەرگیری و تا بەرچاوڕوون بن تاوەکو چیتر خێزانەکانمان بەرباد نەبن بەرەو هەڵوەشانەوە نەڕۆن بەداخەوە هەر ئەمانە هۆکارن کە جیابوونەوە لە هەڵکشانە ساڵی پار لە بەرامبەری هەرسێ هاوسەرگیریدا هاوسەرگیریەک هەڵدەوەشایەوە ئایا هەڵوەشانەوەی ئەم خێزانانە سەر بۆ کێ لێکەوتەکانی چین؟ چی لێ بەرهەمدێ ئێمە دەزانین چی ئەگوزەرێ ئێمە کاتێک دەچینە چاکسازیەکان ئەزانین بەرهەمی پیاوێک کە 14 جار حکمی ئەدامی هەیە دەرەنجامی لێک تێنەگەیشتن و جیابوونەوە و بەرکەوتن و سەنگەر لێگرتن و کوشتن و قەتڵ و هەتا دوایی کاتێک دەچینە نەوجەوانان ئەو هەموو گەنجە مناڵە یا مناڵەکانی سەرشەقام دەبینی کاتێک ئەیانوێنی لە 180 ئەو مناڵە نەوجەوان ئەو نەوجەوانانە ئەوانن کە دایک و باوکیان لێک جیابوونەوە کاتێک دەچیتە شەڵتەرەکان و بەڕێوەبەرەتی توندوتیژ و تا دوایی ئەیانوێنی تەنها لێک تێنەگەیشتن و نەگونجان و هەڵوشانەی خێزان و بەربادبوونی مناڵەکان و مناڵ بوونەتە قوربانی بە هۆکاری جیابوونەوە تاوان زیاد دەکات بەردەوام تاوان لە هەڵکشاندایە مناڵەکانیش سەردەکێشن بۆ چەقۆکێشی بۆ تلیاک خواردن بۆ مەشروب خواردن بۆ جگەرەکێشان بۆ کافتریاکان و هەتا دوایی بۆ ئێمە کاتێک سەردانی چاکسازیەکانمان کرد لە هەرسێ پارێزگای هەرێمی کوردستان لە یەکێک لە پارێزگاکان لە پارێزگای هەولێر کاتێک بەدوادا چوومان لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی ئاسایش کردوتی لە 185 گیراوانی ئەم ئاسایش ئەوان بەکارێنی موادی هۆشبەرن ئەمە دەردێکی کوشندەیە لە پارێزگای سلێمانی لە 165 پێوەری کرد لە دووهۆک بە هەمان شێوە بە ڕێژەیەکی ترسناک بۆیە ئەمە مەترسێکی گەورەیە بەڕاستی مەفروزە وەزارەتی پەروەردە لە منهەجیدا یەکێک لە منهەجێکی دیاریکراویە بۆ لەسەر مەترسیەکانی تلیاک و موادی هۆشبەر بۆیە ئەرکی مامۆستایانی ئازیز و خۆشەویستە کە وشکارێکی ڕەها بۆ تاک بە تاکی هەرێمی کوردستان و خێزانەکان سەبارەت بە مەترسیەکانی تلیاک بخەنە ڕوو ئێمە کە باسی قورئان دەکەین سەیری ئاەتی 21 سوورەتی ڕوم سەیری ئاەتی 23 سوورەتی ئیسرا و بە هەمان شێوە ئەو 146 جارەی کە خوا لە قورئاندا باسی خێزانەکە باسی ئیدارەدانەکە باسی سەرپەرشتیەکە باسی نەوەخستنەوەکە باسی پەروەردەی مناڵەکە باسی هاوسەر و هاوژین و ئەو جۆراکە کە تەسکین مامۆستا 5 دقەت ماوە ڕاستە جا خۆشتە دەستم پێ نەکردەوە مامۆستا کەواتە مادەم خوای ڕەب العالەمین 146 جار باسی ئەهمیەت و گرنگی خێزان دەکا ئێمە مەسئولین بەرپرسین لە ئاز ئەو بەرپرسیارەتە هەمومان ئەبێت ترسی ئەوەمانە بێت کە خوا ڕامان بکرێت و پێمان بفەرم وەقیفوهم ئینەهم مەسئولون دوژمنانی ئیسلام هەوڵی زۆری هەڵوەشانەوەی خێزانەکان دەدەن وەکو وتمان ئەو ڕێژە مەترسیدارەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بێ ئێمە ئاگامان لێ بێ بەرچاوڕوون بین بەرابەر بۆ خاڵە مەترسیانەی کە بەڕاستی ڕێژەی جیابوونەوە بە بەردەوامی لە هەرێمی کوردستانە لە هەڵکشانە ئەگەر دیسانەوە ئەیڵێمەوە زانانی ئاینی وعیەتێکی تەواو زیاتر بڵاو بکەنەوە لە ناو پیاواندا لە مینبەرەکانەوە لە وتاری هەینیانە هەم لەسەر مەترسیەکانی هەڵوەشانەوەی خێزانە لەو مەترسیانەی کە باسم کرد یا ئەو شوێنانەی کە مناڵەکانمانی تیاداڵدادرێ بە ناوی چاکسازیەوە ئێمە ئەزانین چی ئەگوزەرێ جاری وایە بۆ کەسێک بانگمانەکە نەچینانە و جوانان گەنجێکی جوان یعنی من ئەیشوبهێنم بە جگەرگەوشەی خۆم بە ڕۆڵەی خۆم بە جەرگی خۆم بە مناڵی خۆم ئەبینم ئەم مناڵە دەموچاوی پێچێ دە 15 جێگا چەقۆی پێوەیە ئەبینم ئەم مناڵە سەرکێشە مناڵێکی تر گوێی مناڵی ڕەفیقی هەر لە سزنەکەیە بڕیوە ئەوی تریان دانی زینەی جوانی شکاندووە ئەوی تریان بۆ کزیاوە لە چاوی چۆنەڵەی بە جۆرە لە جۆرەکان ڕێژەی بینینی دابە ئەمە ئەنی ئەگەر چێتە ئەوێش و نەبێ لەوێ کە ڕاستە ناوی لێندرە چاکسازی بەڵام ئەنواع طبیعەت هەڵەگرێ ئەنواع سلوک هەڵەگرێ ئەنواع مەترسی ڕوبەڕوویان نەبێتەوە مناڵی جاری وایە 4 ساڵی تیا لەگەڵ ئەو گەورانە مامەڵاکە چەند گەنج لێرەدا کە بە ئەهوەنی ڕۆیشتۆ لێ بە تلیاک و جگەرەکێشان و دەرگەرەکێشانەوە هاتۆتە دەرەوە جا بۆیە بەڕاستی ئێمە ئەرکی سەرشانی ئێمە وشیارێکی ڕەها سەبارەت بە خێزان و ئەهمیەتی خێزان و گرنگی خێزان زیاتر بڵاوکردن جەخت لەسەر ئەوە بکەین حکمت و قازانجی خێزان کۆمەڵە دەستکەوتی هەیە ژیان بەردەوامە بێت کۆمەلگا پارێزراوە بێت ئومەی ئیسلام ئەپارێزێ و بێگومان نەوەخستنەوە ئێمە کە دەڵێن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام جەخت لەسەرەوە کاتەوە بۆی ئەو کارە تاو نەکراوانەی ئێمە کە نەمان کردووە تاوەکو ئەوانەی دوای ئێمە تەواوی بکەن و
گرنگترینە ئێمە لە خۆمانەوە دەست بکەین تاک بە تاکی خێزانەکانمان پەروەردە بکەین بە پەروەردەیەکی ڕەسەن، بە پەروەردەیەکی پاکدابێن، بە پەروەردەیەکی ڕازگۆ، بە پەروەردەیەکی سەلامەت، بە پەروەردەیەکی قورئانی. ئێمە بە گەورەترین دەرس لە عمەری کوڕی عەبدولعەزیز وەربگرین. مناڵە 5 ساڵانەکەی چوو بۆ بەیتولمال دەستی بر بۆ سێوێک بیستی بیخوا، مناڵ مەعفووە بەریئە هیچ گوناهێکی لەسەر نییە، ستۆپی پێگردی وتی نا نەیخۆی. بەڵام لە بەرامبەردا کە ڕۆیشتەوە بۆ ماڵەوە دیارە دایکی بە هەر وەسیلەیەک بە سێوێکی پێداوە. کاتێک عمەری کوڕی عەبدولعەزیز ڕۆیشتەوە ئەم دیمەنەی بینی چۆنەڵەی هەستی جوڵا باوکی دایکی وتی بۆ ئەمەد لەگەڵ ئەم مناڵە بچووکە کرد، وتی کاتێک ئەمەم بەرامبەر کرد وەکو ئەو وابێ ڕیشەی جەرگم بکێشن، بەڵام دانانی بناغە و پردی پەیوەنی و پتەوی بەهێزی و دامەزراندن و گەورەبوونی ئەم مناڵە لەسەر ئەساسا بێتە کەسێکی نوخبە. ئێمە دەبێت لەوانەوە دەرز وەربگرین. یا سەیری دایکمان ئەبوو حەنیفە مێژوەکەی ئەزانن کە باوکی بە ئەو گەنجەی ود لە بەرامبەری سێ و خواردنێکە، ئەگەر ئەو سێوە تەبەن داوای گەرنازای لە خاوەنەکەی کوتی گەرندازانەکەم، وتی بە هیچ جۆرە گەرندازانەکەم لە قیامەتە لە مەحشەرە ئاو ڕادەگرم. بە مەرجێک ئەگەر بێی کچەکەم مارە بکەی دیارەزانی گەنجێکی ئێوە پاک بۆ سێوێک گاتۆ داوای گەرنازاییەکە ئەمانە بێ بە کڕین بیان کڕی. ئەو گەنجە پاکە داوێن پاکانەی ئەمڕۆ کە پەروەردەبوون بە پەردەیەکی قورئانیە بێ بە کڕین بیان کڕین. هەم کچە داوێن پاکە ڕۆژ بەرزە سالیحەکان و هەم کوڕە داوێن پاکە ڕۆژ بەرزەکان کە ئوسلوبی سەحابەیە. ئەوە بوو وتی بەس مەرجم هەیە ئەم کچەم کەڕە لاڵە کوێرە مەشلول لە هەموو شتێکە. کاتێک کە چووە شەوی زەفافەوە بینی حوڕولعینێکە، بەڵام لە ئاز غەیبەت لاڵ بووە، لە ئاز نزەر و حرام کوێر بووە، لە ئاز ڕۆیشتن بۆ حرام قاچی نەبووە. خوای پەروەردگار ئەو زان ئەو پێشەوا بەرزەی بەرهەم هێنا. ئێمەش ئەرکی سەرشانمانە هەر یەکێک لە ئێمە خێزانەکان ئاش بکەینەوە، لە دەوری خۆمان کۆیان بکەینەوە، ببینە باوکێکی بێوێنە لە فیداکاری خۆ بەختکردن و دایکانێکی بێوێنە لە فیداکاری خۆ بەختکردن، مناڵانێک پەروەردە بکەین پێشکەش بە کۆمەڵگایە بکەین پەروەردە کراوبن بە پەروەردەیەکی قورئانی. ئومێد دەکەم هەر یەکێک لە ئێمە بتوانین ڕۆڵی خۆمان ببینین لە ئاشکردنەوەی تاکەکانی خێزان، خێزان نەشێوێنین، ژینگەیان لێ چۆنەڵەی نەتۆرێنین، ئاشتەوایی دروستکەین، سەحبیان بکەین، لە دەوری خۆمان کۆیان بکەینەوە، مەوەدە و ڕەحمەیان بۆ دروست بکەین بۆ دەرببڕین کە خوا باسی پێکەوەری و مەوەدە و ڕەحمە و خۆشەویستی دەکا. وەکووتم 106 ئەوەندە جارە خوای گەورە لە قورئانە جەخت لە پارێزگاری لە خێزان و تاکی خێزان دەکا. خوای گەورە یار و یاوەری هەموو لایەکمان بێ، بمان کاتە بڵنگۆیەک ئینشاءڵڵا و ببینە چرایەکی درەخشان هەر یەکێکمان کەلێنێک بۆ ئیسلامە بڕکەینەوە، هەر یەکێکمان ببینە بەرهەمهێن و خزمەتکار و پەروەردەکار و بەخێوکەری مناڵانی نوخبا تاوکو و کۆمەڵگا لە دەستمان ئەمین و ئارام و پەروەردەکرا و حەساوە بێ. وآخر دعوانا الحمد لله والسلام عليكم ورحمة الله وبركاته.